بەڵێ هەر تایبەت بە گرنگی هەرێمی کوردستان لە لای ئەمریکا وەکوی کە باسمان کرد دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین بزین ئەم گرنگیە بۆچی لە ناوچەیەکی پڕ لە شەڕ و ئاڵۆزی و ئاڵنگاریدا بۆچی هەمیشە هەرێمی کوردستان و کولانکەی ئارام بنراوە. ئێمە باسی ئەمە ئەکەین کە دەڵێن ئەمریکا دخوازی پەیوەندی وێ لەگەڵ هەرێما کوردستانی بەهێزترژی بێت. بەڵێ ئەم لانکەی ئارامە کە ناوی لێنراوە هەرێمی کوردستان وەکو لانکەی ئارام، ئەمە هەڵبەت هەرێمی کوردستان خۆی ناوی نەناوە لانکەی ئارام. ئەم لانکەی ئارامە لە دەرەوە واوێ نادەکرێت کە هەرێمی کوردستان لانکەی ئارام بێ. بەڕێز شەریف بەهرزوور شرۆڤەکاری سیاسی و شارەزای پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ لە کەنەداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز شەریفم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. با بزانین بۆچی هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستان بەلای ئەمریکاوە گرنگە. ئەو کاتە هەموو کاتی ئێوە بینەناتان باش بێت. بێگومان لە پەیوەندی دیپلۆماسیەوەی نێوان دەوڵەتەکان و هێزەکاندا بەرژەوەندی بڵێن قسەی ئاخر دەکات. دەبێ بزانین بەرژەوەندی بوونی پەیوەندی بینی ئەمریکا و هەرێمی کوردستان و لە ناوچەکەدا چەندی چییە بۆ ئەمریکا و هاوکات لەگەڵش پێچەوانەکەشی بۆ کوردستان چۆنە. بۆ خۆتان دەزانن کە پەیوەندی بوونی پەیوەندی بەهێزبێنی هەرێمی کوردستان و ئەمریکا بۆ هەرێمی کوردستان یەکجار زۆر گرنگە. گرنگیش لەگەڵ سەرەوەی کە یەک کوردستان بتوانێت ئەو جێگە پێگەی خۆی لە ناو عێراقدا وەک هەرێمێکی فێدراڵ بپارێزەوە، هاوکات دەستوری عێراقیش هەر لایەنە لەو لاوە بتوانێت بەهێزتر و هاوکات وە خۆی بهێڵێتەوە و لەو چوارچێدا بمێنێتەوە. هاوکات لەگەڵەوەش بۆ هەرێمی کوردستان گرنگە کە ئەمریکا هاوپەیمانی بێت وەک هێزێک لە ناوچەکە کە بتوانێت لەسەر هەڕەشەی مەترسی دەرەچی لە کاتی پێویستدا یارمەتی دەری بێت. بەڵام لە لایەکی ترەوە بوونی پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەمریکا لە چەندلاوە گرنگە. مانەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم و سەقامگیربوونی و بەهێزبوونی بۆ ئەمریکا گرنگە کە چەند دەتوانێت وەک فاکتۆرێکی گرنگی یەکگرتووی لە عێراقدا بیهێڵێتەوە. ئەمە یەکێک لە هۆکارە سەرەکانێکی کە ئەمریکا گرنگی بە هەرێمی کوردستان دەدا و هەر وەک لە پێشوشدا بینمانە هەر بۆ کاتێک کە حکوومەتی بەغدا تووشی ئاڵۆزی و ناخۆشی و ڕێگنەکەوتن بۆ هەرێمی کوردستان توانێتی ڕۆڵێکی گرنگ هەیە بکەوە. ئەمریکا یەکێک لە هۆکارەکانێتی دیالەوەی کە کورد لە ناوچەکەدا حەشمەتێکی بەڕباوی هەیە و حکوومەتی هەرێمیش لەو ڕاستا دەتوانێت ڕۆڵی باش بژێرە. بەڵام بەرژەوەندی گرنگ و ئەساسی مانەوەی عێراق وەک وڵاتێک و هاوکات سەخامگیری عێراقا، بەڵام دیار هۆکاری تریشی هەیە کە دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەمریکا پێویستی بە ناوچەیە لەو ناوەندە کە بتوانێت هێزەکانی خۆی لە سەخامگیر کاوە بێگومانڕێی هەرێمی کوردستانیش لە ماوەیەدا سەلماندوێتی کە دەتوانێت هاوپەیمانێکی جێگای باوەڕ و بەهێز بێ بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی تریش ناوچەکەدا. کەک شەریف نوها گەر مرۆڤ لە هەفتپەیمانی ئەمریکا و کوردستان هەرێمی کوردستان تەماشا بکەن نوها ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندیە ئەمریکا لەگەڵ گەلێک هەفتپەیمانیان خۆ ژێ پرۆسێن ئاڵۆز بە دەرباز بوونە، یعنی مەسەلەیەک جوان ترکیەک و وڵاتێکی ئەندامی ناتۆیەژی لێ بیر و بۆچوونان دە باوەریە هەفتپەیمانیەدە دناوبێنە واشنگتن و ئەنقەرەدە پرسگرێکان ڕوودانە لێ دناوبێنە واشنگتن و هەولێرێدە هەردەم وەکی گۆ هەڤاهەنگیەکی باشتر هەیە و لە هەفتپەیمانیە هەرێما کوردستانی ژیوەکی هەفتپەیمانیەکی پێباوەر تێبناوکردن ئەگەرێ نوێ چنە گۆڕا باوەریات. بێگومان لە پەیوەندی دیپلۆماسی نێو وڵاتەکاندا هەروەکی پێشتر ئاماژە پێکرد بەرژەوەندی کاتی یەکەمە و قسەی ئاخر دەکات. هەر وڵاتەیە ئاماژەت بە تورکیا کرد، ئەمانە هەندێک جار سەیرەوە دەکەن کە بزانن بەرژەوەندەکانن لەکوێیە و لە چه ئاستێکدایەوە دەتوانن لە چ کاتێک کەڵک وەربگرن کە پەیوەندیەکانن لەگەڵ وڵاتەکان بەهێزتر بکەن. تورکیا هەروەک بۆ خۆتان دەزانن لە ساڵهای ڕابردوودا هەویستێتی پەیوەندی خۆی لەگەڵ رووسیا بەهێزتر بکات و کڕینی سامانەی S-400 لە تورکیا بۆ خۆتان لە رووسیا بۆ تورکیا ئەمە گیرگرفتی زۆر بۆ تورکیا و ئەمریکا ساز کرد. بەڵام تورکیا حولی دەدا کە بەکارانی ئەو کارتە بتوانێت فشار بۆ ئەمریکا بێنێت کە ئەم یارمەتیانەی کە پێویستێتی ئەم شتانێکە تورکیا لێی دەخوازێت ئەمانەی وەجێبجێ بکەوە. هاوکات لەگەڵەوەش
هەوڵ بدا کە ئەمریکا زیاتر دەستێوەردان لە کاروباری ناوخۆی تورکیەدا نەکا کە ئەمە تاڕادەیەک بینیمان کە بە وازهێنانی تورکیە لە کڕینی سامانەی S400 لە تورکیە لە رووسیا ئەمەی سلمان کە ئەمانە زۆرتی کاتی گوشار بوونە حکوومەتی هەرێمی کوردستان سەرراوێت کە دەبی هەوڵ بدات پەیوەندەکانی خۆی بەهێزتر بکات وەک هاوپەیمانێکی جێگای باوەڕ بێت بەڵام هاوکار لەگەڵەوەش دەبیەوە کە هەوڵ بدات پەیوەندەکانی خۆی بەڵاوتر بکە و تەنیا پشت و پەنای خۆی نەبەستێت بە لایەنێک وەک ئەمریکا دەبی هاوکار لەگەڵەوەش ناڵم کە ڕۆژانە گەمەی سیاسی لەگەڵ وڵاتیش ئەمریکا بکات بەڵام پێویستەکە لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ وڵاتانی زلهەزی تر رووسیا و وڵاتانی ئەوروپایی و چین و ژاپۆن و هەروەها لە ئەفریقاش لە هێندە وڵات پەیوەندی هەبێت کە لە شوێنەی واکە ئەمریکا ناتوانێت یا بۆی ناکرێت ئەو پەیوەندیە بپارێزێت یا بەرداوامی بکات یا هەندێک پێداویستەکانی حکوومەتی هەرێم و ناوچەکە دابین بکات بتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچانە لە وڵاتانی تر وەدەستی بێنێت. باس لەوە دەکرێت لە ئیدارەکەی بایدن بە دیاریکراوی ئەمریکا ناتوانێت بەردەوام بێ لەگەڵ دۆست و هاوبەشەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە. بە دیوێکی دیکەشا با بپرسم ئایا بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان دوولایەنەیە یاخود تەنها ئەمریکا بەرژەوەندی هەیە لەگەڵ ئێمەیا بەردەوام بێت و بمێنێتەوە بەرژەوەندی تایبەتی خۆی؟ سیاسەتی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاسەتیشی درێژخایانە زۆر بە ئەم سیاسەتانە بە گۆڕانی دارێژ ئاڵوگۆڕی بەسەردانەیە بۆ وێنە پەیوەندی ئەمریکا لەگەڵ تورکیا لەگەڵ ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی لەگەڵ حکوومەتی هەرێم و لەگەڵ زۆر وڵاتی تریش ئەو گژەیە کە جناب دو ئاماژەی دەکەی لەوانەیە لەگەڵ چەندین وڵات بێت کە ئەمەش ئاسایی بەتەوە بوون منە لەگەڵ عەرەبستان بوو کە پاش هاتنە سەرکاری بایدن تۆزێک ئاڵۆزی پێخۆ بینی بەڵام حکوومەتی ئەمریکا پاش ئەوەی بینی کە ئەم ئاڵۆزیە بە قازانجی بینیە بێگومان سوورانەوەیەک لە سیاسەتی خۆیاندا کرد و گەیشتنەوە ئەو ڕێڕەوەی کە پێشتر ئیدامەیاندا بوو لەگەڵ وڵاتانی تریش بە هەمان شێوە ئاڵۆزی و هیندێک ئاڵوگۆڕ دەبێت بەڵام بە گشتی بەرژەوەندی هەموو وڵاتەکان لەوچە لەوەدایە کە پەیوەندی بەهێزیان لەگە ئەمریکا هەبێت و هاوکات ئەمریکاش پێویستی بە هەمان شتە لە پەیوەندی حکوومەتی هەرێم و ئەمریکاشدا ئەو باڵانسە بێگومان نییە ئەوەندەی کە حکوومەتی هەرێم پێویستی بە ئەمریکا لەوانە ئەمریکا پێویستی بە حکوومەتی هەرێم نەبێت و بۆیە حکوومەتی هەرێم ئەوەندە کارتی فشاری نییە کە بتوانێت زۆر لە وڵاتانی تر نزیک بێتەوە کە لەوانەیە بەرژەوەندی ئەمریکا بخێتەوە بەترسی بەڵام هاوکار لەگەڵۆش دەکرد لە هیندۆشن لە هیندێک جێگا ئەم سیاسەتە لە چاو بکرێ بەڵام بێگومان هیچ قسە لەوەی دانێت کە بوونی حکوومەتی هەرێم بەتایبەتی لە بینی وڵاتانی عێراق و ئێران و تورکیە و سووریا بۆ وەک پێگەیەک بۆ هێزە نیزامەکانی جێگە زۆر جێگای سرینجە بەتایبەتی کە ئەمریکا لەگەڵ وڵاتێکی وەک ئێران بەردەوام کێشەی هەیە و ئەم کێشانە لەوانەیە بەربڵاوتر و بێت و پەرەبستێنێ بۆ ئاستێکی تریش. لێ سپاس بۆتە کەی شەریف باڕووس ژێ کانادا لەگەڵمەوە. سپاس.